تەلەفۆنە سێقۆڵیەکەی تەیب سامی و سوودانی و سەرۆکی دادگای فیدراڵی چی بوو؟ موچەی مانگەکانی 10، 11 و 12 یەکلای کرانەوە. دوای چەند ڕۆژێک لە کۆبوونەوەی فراکسیۆنە کوردیەکان و سەرۆکی دادگای فیدراڵی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات کە چارەنووسی سێ موچەکە یەکلای بۆتەوە و لە فەوتان ڕزگار کراون. ئەندامێکی لیژنەکە ڕایگەیاندووە کە سەرۆکی دادگای فیدراڵی بە تەلەفۆن لەگەڵ سوودانی و تەیب سامی و وەزیری دارایی قسەی لەسەر سێ موچەکەی فەرمانبەرانی هەرێم کردووە. وتیشی هەر سێ لایەنەکە ڕێککەوتون کە موچەی سێ مانگەکەی موچەخۆرانی هەرێم نابێت بفەوتێت. واتە ئەو 2 تریلیۆن و 280 میلیارد دینارەی وەزارەتی دارایی عێراق ڕەزامەندی لەسەرداوە بۆ هەرێمی بنێرێت لە دوای پەیوەندیەکەی سوودانی و تەیب سامی و سەرۆکی دادگای فیدراڵی جێگر کراوە. بەپێی بڕیارەکەش دەبێت هەرێم خۆی کورتێنانی موچەی سێ مانگەکە پڕ بکاتەوە، بەڵام سێ موچەکە گرانتی کراوە. ئەوەی ڕوونا بەغدا بڕی 360 میلیاری دەنێرێت بۆ موچەی سێ مانگی کۆتایی ئەمساڵ، بەڵام ئەوەی ڕوون نییە ئەوەیە کە نازانرێت حکوومەتی هەرێم چۆن ئەو کورتێنانە پڕ دەکاتەوە کە بڕەکەی بۆ ئەو سێ مانگە نزیکەی 700 میلیارد دینارە. بەپێی زانیاریەکان دەبێت لە سبەینەوە تا یەکشەممەی داهاتوو موچەی مانگیدا بە گوژمەیەکی 700 میلیارد دیناری بگاتە هەرێم و دەست بە دابەشکردنی موچە بکرێت. لەلایەکی دیکە ئەگەر بێت و هەرێم نەتوانێت کورتێنانی هەر سێ موچەکە پڕ بکاتەوە، ئەوە بە دڵنیاییەوە بە 2 تریلیۆن و 280 میلیارد موچەی مانگی 10 و 11 دەدات و مانگی 12 دەکەوێتە دوای سەری ساڵ.